ئازیزان و خۆشەویستان، بەداخەوە دەبێتدان بەو ڕاستە تاڵەدا بنین کە لە دوای جەنگی جیهانی دووەم کۆڕۆنا یەکەمین کارەساتی جەرگبڕە کە ڕوبەڕووی مرۆڤایەتی بۆتەوە. ئازیزان، ناکرێت خۆمان لە ڕاستی ڕووداوەکان و بابەتی ڕۆژانەی میدیا جیهانیەکان لا بدەین کە کۆڕۆنایە. کۆڕۆنا دوژمنێکی جەرگبڕە. پابەند نەبوون بە ڕێنمایە تەندروستیەکان ئازایەتی نییە، بەڵکو ماڵوێرانیە. تکایە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. زۆر پێویست نەبێ لە ماڵەوە دەرمەچوو. باوەڕتان بێ ئازیزان، چەکی هەرە بەهێزی ڕوبەڕووبوونەوەی ئەم دوژمنە جەرگبڕە جگە لە پابەند بوون بە ڕێنمایەکان و لە ماڵەوەمانەوە و پاکوخاوێنی هیچی تر سوودی نییە. جەنابی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان، سڵاوی زانست و خەباتمان لە شاری هەڵەبجەی شەهیدانەوە پەیامی دەستخۆشیمان بۆ جەنابەت دەنێرین کە لە تەندروستی شارەکەمانت پرسیوە و پشتیوانی جەنابەت بۆ ئێمە بەرز دەدەنخێنی. زۆر سپاس. داوا لە هەموو دۆست و هاوڕێ و خزم و کەس و کار و هاونیشتیمان و هاوشارم دەکەم لە ماڵەوە بمێنەوە پەیڕەوی ڕێنمایەکان بکەن. ئەمڕۆ بۆ سەلماندنی خۆشەویستی پێویست بە سەردان و سەردانکاری چوونە دەرەوە ناکە. ئەمڕۆ ڕۆژی سەلماندنی خۆشەویستیە کە پێویستە لە ماڵەوە بمێنەوە.